قوتابیەکان سەرقاڵی ئامادەکردنی خواردنن، بەڵام خواردن بۆ جرج و مشکەکان ئامادە دەکەن کە لە بەشی بایۆلۆژی زانکۆی سلێمانی بۆ توێژینەوە و تاقیکردنەوە بەخێو دەکرێن. ئەم ژوورە بووەتە کێڵگەیەکی بەخێوکردنی سەدان جرج و مشک کە قوتابیانی ماستەر و دکتۆرا توێژینەوەیان لەسەر دەکەن. جرج و مشک زۆر جار تەڵەیان بۆ دادەنرێت بۆ ئەوەی لە ناو ببرێن، بەڵام لێرە بە هەرەوەزی بەخێو دەکرێن و تاقیکردنەوەیان لەسەر دەکرێت. ئەو کەسەی کە سەرپەرشتی بەخێوکردنی مشک و جرجەکان دەکات مامۆستایەکی ئافرەتە. ڕۆژانە لەگەڵ ئامادەکردنی خواردن بۆیان قوتابیەکانیش لەسەر چۆنێتی ڕەفتارکردن لەگەڵ ئەو گیان لەبەرانە ڕادەهێنێت. ڕۆژانە هەوڵوانەیەوە کە بە شێوەیەکی زۆر باش ئەم جرج و مشکانە بەخێو بکەین لەبەرەوەی بۆ خوێندکارانی ماستەر و دکتۆرای کۆلێژەکانی تر و کۆلێژەکەی خۆشمان بە شێوەیەکی زۆر باش سوودیان لێ وەرەگیرێ و بەکارهێنێت. خواردنەکانیان خواردنێکی تایبەتە و لە بازاڕەکانە هەیە، بەڵام لەبەرەوەی کە زۆر گران ئەکەوێت لەسەر خوێندکار و لەسەر کۆلێژەکەمان هەوڵەی خۆمان بە هەرەوەزی لە ناو یەکە خۆمان بۆیان دروستکەین کە خواردنەکان پێکاتوە لە ئالیکێکی تایبەت و لەگەڵ ئارد و شیر و پرۆتین و ڤیتامین بۆیان تێکەڵ ئەکەین. ئەمانە ئەو خواردنەی لێ دروستەکرێت کە ڕۆژانە بەکارهێنین و ئەیخۆن. جرج و مشکەکان سەرەتا لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە هێنراون، دواتر لێرەوە زاوزیان کرد و بۆ بەخێوکردن زۆر بوون. ڕۆژانەش بە بەردەوامی پشکنینیان بۆ دەکرێت بۆ ئەوەی لە توشبوون بە نەخۆشی بپارێزرێن. سەرپەرشتیاری خانەی ئاژەڵان لە بەشی بایۆلۆجی دەڵێت مشک و جرجەکان مەترسیان لەسەر قوتابیەکان نییە، چونکە پێشتر پشکنینیان بۆ کراوە. سەرەتای بیرۆکەکە ڕاستە لە سەرەتای وەکو کە تازە کۆلێژی پەروەردە دامەسرا و بەشی بایۆلۆجی بە تایبەت شوێنەکە هەبوو، بەڵام وەکو جرجەکان لەکوێ بێت و پێداویستەکانی چۆن بۆ دابینکەین. کۆمەڵی تەلەبا هەستان لە دەرسێکە وەکو ئەکتیڤیتی هەستان بەکردنەوەی بەشەکە و پاکردنەوەی و پیاکردنی جرج و مشکەکان و وەقەفەز و تەرتیباتەکان کە هەیەی لەکوێ لە سەرەتای لەوانێت چەند دانەیەک بن دوان سیان چوار ئەم دانەیە بوو لە ڤێتەرنەری و لە شوێنی کە دەستیان کەوت و هێنامان ئێرە و ڕامان گرتووە تاوەکو ئێستا وا زۆر بوون کە تاوەکو ئێستا دەیان تەلەبەی ماستەر دکتۆرا و بەکالۆرۆس توانیانە ئیسفادەیان لێ بکەن. جرج و مشکەکان لەم کێڵگەیەدا بەخێو دەکرێن بەپێی توێژینەوە دەرمانیان پێدەدرێت و بە هۆکاری لێکچوونی خانەکانیان لە خانەکانی مرۆڤەوە زۆر جار تاقیکردنەوەیان لەسەر دەکرێت بۆ کۆنتڕۆڵکردنی ئاستی خێرا زیادبوونیان. نێرومێیەکان لە یەک جیا دەکرێنەوە. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی.